بێگومان قۆناغی دووگیانێکی لە قۆناغ هەسیارەکان کە خانمان پێدا تەپەڕ دەبن کە پێویستە زۆر ئاگادار بن هەم لە ڕووی تەندروستیانەوە هەم لە ڕووی هەڵسوکەوت و واروەها ئەو ژیانێکە ڕۆژانە بەڕێ دەکەن. جا لە ڕووی تەندروستیەوە بزانین ئایا چاودێری قۆناغەکانی دووگیانی لە چ کاتێکەوە دەست پێکە پێش ئەوەی دایکەکە بێوێت دووگیان بێ خود لە کاتی دووگیانیدا پێویستە قۆناغی چاودێریکردن دەست پێ بکات واکو دەزانین کە قۆناغی دووگیانی لە 40 هەفتە پێک دێت و کەمتوریان تۆزێک 40 هەفتە تەواوەکە هیواشەیە بەکەمتر و ئەم قۆناغانە دابشکراون بە سەر 3 مانگدا و جیاوازی چاودێریکردنیش لە هەر قۆناغێکدا جیاوازی هەیە و گرنگی جیاوازتری هەیە و هەر قۆناغێک پێویستە بە شێوازێکی جیاواز هەم لە ڕووی خواردنەوە هەم لە ڕووی دەرمانەوە کە پزیشکەکە بۆ دیاری دەکات هەمیش لە ڕووی ژیانی ڕۆژانەوە گرنگی پێ بدرێت. جا بۆ ئەوەی ئێمە بزانین جیاوازی چیا لە نێوان چاودێریکردنی قۆناغەکانی دووگیانیدا و پێویستە ئێمە زیاتر گرنگی بە چ بابەتێک بدەین بەتایبەت دایکانی دووگیان لە قۆناغی کە تێدان کە قۆناغی دووگیانیە و ئەو خواردن و ئەو پێویستیانەی کە پێویستە لە قۆناغەدا زیاتر گرنگی پێ بدرێت یاخود لی دوور بکەوێتەوە چین گفتوگوی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین بە میوانداری پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆرە گۆنا عوسمان فارس پسپۆری نەخۆشیەکانی ژنان و مناڵبوون کە لە سۆدیۆ لەگەڵماندا. سۆ بەخێوی دکتۆرە چاودێریکردن بۆ ئەوەی دایکێک بێوێت دووگیان بێ یاخود لە کاتی دووگیانە چاودێریکردنی قۆناغی دووگیانی لە پێش دووگیانەوە دەست پێ دەکات یاخود لە کاتی دووگیانیەوە. بەڵێ چاودێریکردنی دایکی دووگیان بە دڵنیاییەوە پێش قۆناغی دروستبوونی کۆرپە دروست دەست پێ دەکات. ڕێکخراوی تەندروستی جیهانی بە ئێمە ئەڵێ ئەبێ دایکێک ئەگەر هات و پلانی ئەوەی هەبێ بۆ ئەوەی دووگیان بێ ئەبێ پێشوەختە خۆی بۆ ئامادە بکە. ئەو پێشوەختە چەندێکە تقریبان 3 مانگە پێش ئەوەی حملەکەی دروست بێ ئەبێ هەندێک ئامادەکاری بۆ بکە بۆ ئەوەی لە کاتی دووگیانیەکە یا دووگیانێکی تەندروست بەڕێکە و دوجار مناڵێکی تەندروستیش بخاتەوە. لەبەرەوەی هەندێک حاڵەت هەیە پێویستەکە پێش ئەوەی دایکەکە دووگیان بێ ڕێک بخرێتەوە شتەکان مەزبوط بکرێ بۆ ئەوەی لە کاتی دووگیانیەکە بە ماکەکانی دووگیانیا تێپەڕنەکە ئەو شتانە کە زۆر زۆر گرنگە خاڵی یەکەم ئەوەیە کەوا ئایا بزانین ئەو دایکا پێش ئەوەی دووگیان بە هیچ نەخۆشیەکی لەگەڵایە وەکو سەخت وەکو شەکرا وەکو ڕەبۆ وەکو نەخۆشیەکانی دڵ وەکو نەخۆشیە دەرونیەکان لەبەر چی لەبەر ئەوەی هەندێک دەرمان هەیە ڕێگە پێدراو نییە لە کاتی دووگیانیە بەکاری بێنی پێویستەکە ئەو دایکا پێش ئەوەی دووگیان بێ سەردانی دکتۆرەکی خۆی بکە بۆ ئەوەی ئەو عیلاجانی کە بەکاری هێنێ بۆی بگۆڕێت بە دەرمانێک سەلامەت بێ لە کاتی دووگیانیەکەیە ئەمە زۆر زۆر گرنگە کە ئەبێ ئێمە ئەم خاڵە ڕەچاو بکەین. خاڵێکی تر کە زۆر زۆر گرنگە ئەوەیە کە ئێمە بزانین تەمەنی ئەو دایکە لە چ تەمەنێکیەتی باشترین و گونجاوترین بۆ تەمەنی دووگیانی لە بینی 20 بۆ 30 ساڵیایە باشە خوار ئەو تەمەنە پێیان ئەوچێت تینەیجەکان یعنی تەمەنە مناڵکاریەکان ئەوانە هیچ ئامادەنین بۆ مناڵبوون و سەر و 30 ساڵیش ئەو تەمەنانە زیاتر ماکەکانی دووگیانیان تایە دووجار و 3 قات زیاکە لەبەرەوە تەمەنی دایکەکەش زۆر زۆر گرنگە ئەبێ بە ئیستیشارە لەگەڵ دکتۆرەکەیە بزانێت ئایا ئەو تەمەنی گونجاوە بۆ ئەوەی وەچەیەکی تازایان کۆرپەیەک دروست بکایان نا. خاڵێکی تر کە زۆر زۆر گرنگە کە ئێمە ئێستا زۆر زۆر ینی جەختی لەسەرەکەینەوە وەرگرتنی هەبێکە کە پێی ئەوترێ فۆلیک ئەسید. ڕێکخراوی تەندروستی جیهانی پێمانەڵێ ئەم حەبە پێویستەکە دایکەکە 3 مانگ پێش ئەوەی دووگیان بێ ئەم حەبە وەربگرێ پێی ئەوترێ فۆلیک ئەسید. بە زۆری لە سەوزە و لە میوە و لە خەیار و لە بیبەر و لە سەوزە گەڵاپانەکانە هەیە. ئەم حەبە ڕێگریەکی باشە لەوەی کەوا نەهێڵێت مێشکی مناڵەکە یا کۆ ئەندامی دەماری مناڵەکە هیچ کێشێکی بۆ دروست بێ جاری وایە مناڵە دایکە بێ سەری گەورەیە جاری وایە سەری بچووکە جاری وایە کیسێک لەسەر دەرکە پەتکی دروستە بێ یەکێک لە هۆکارەکانی ئەوەیە کە ئەم دایکە پێشوەختە لە 3 مانگێک پێش ئەوەی کە دووگیان ببێ حەبی فۆلیک ئەسیدی وەرنەگرتووە. خاڵی تر زۆر زۆر گرنگە کێشی دایکەکە بزانی ئایا کێشی ئەو دایکە گونجاوە بۆ دووگیان بوون زۆر ئافرەتی کێشیان لە خوار 50 کیلۆگرامەوەیە هەمانە لە سەر و 80 کیلۆگرامەوەە طبعاً چۆن ئەزانی کە کێشی ئەم دایکە کێشێکی طبیعی هەیە بەپی فۆرمیلایەک بەپی هاوکێشەیەک کێشی دایکەکە و بابڵین باڵای دایکەکە لە یەک ئەین ئەگەر هات و بەدی ماس ئیندێکسەکە یعنی ئەو پێوەرەی کە پێمان ئەڵێ ئەم دایکە کێشی لەشی طبیعیە
لبینی هەژدە بۆ سیا بێ طبیعیە لە خوار هەژدەوە ئەبێ دکتۆرەکە پێ بڵێ ئەبێ کێشت تۆزێ زیاکەی وەزنت سیاخی پێش ئەوەی کەسکت ببێ لە سەروسیەوە بێ بڵێ تۆزێ کێشت دابەزێنێ بۆ ئەوەی کەوا لە کاتی دووگیانیا ماکەکانی لێ دروست نەبێ حاڵەتێکی ترمانەیە پێی ئەو تێکەم خوێنی کە ئەمە لە کاتی حملە دووقات و سێقات زیاکە ئەبێ دایکەکە پێش ئەوەی پلان و پرۆگرامی ئەوەی هەبێ کە دووگیان بێ ئەبێ بچێتە لای دکتۆری تایبەت فحوساتی کامل بکاولنی و هەموو شیانە کەم خوێنی بۆ ئەوی کەم خوێنەکەی بۆ ڕێک بخرێتەوە ئەنجا بڕیاری من نابوو بە بەبێ توێژینەوەکانیش دەریان خستووە کە ئەو دایکانی بە پلان مناڵیانە بێ کەمتر تووشی مزاعفاتەکانی حملە بن بتێونێتەوێ هەر دایکێچێتە ئەو پرۆسەیەوە یعنی هیچ نەخۆشیەکیشی نەبێ هیچ دەرمانێکیش بەکارنێنێ لەوانەیە تووشی ماکەکانی دووگیانی ببێتەوە بەڵام ئەگەر هاتوو بە پلان و بە پرۆگرام و پێشوەختە استیشاری بە دکتۆرەکەی خۆی کرد و ئەوانی هەموو ڕێک کردەوە دووگیانێکی تەندروست و مناڵێکی تەندروست دەخاتەوە زۆر باشەوە کۆزانین سەرەتای دووگیانێکی لە قۆناغاستیارەکان و پێویستە دایکان زۆر وریابن لەم قۆناغەدا و زۆر پارێزی بکەن لە هەندێک بابەتەوە گرنگترین ئەو ڕێنمانەی کە لەم قۆناغەدا هەیە خود ئەو پشکنینانی کە پێویستە دایکان لەم قۆناغەدا بیکەن و پرس بە پزیشکی خۆیان بکەن چین؟ یەکێک لە شتە گرنگەکان لە سێمانی یەکەمی دووگیانی وەکو خۆت ئاماژۆ پێکرد دووگیانی لە سێمانی پێکاتوە سێمانگی یەکەم سێمانگی دووەم سێمانگی سێم سێمانگی یەکەم یەکێکە لە هەستیارترین قۆناغەکانی دووگیانی بە تایبەتی لە دوای سێ هەفتەوە دوو هەفتەی یەکەم لەبەرەوەی دایکەکە گۆڕانکاریکی ئەو توێ بەسەرا نایە تەنها با بڵین خانەی هێلکەکە و خانەی سپێرمەکەیەکە گرێ هێشتا مناڵ تەکوین نەبووە دروست نەبووە بەڵام لە دوای سێ هەفتەوە کە تا ئەگات تا تقریبەن 8 بۆ 9 هەفتە هەستیارترین من دایمەن وا ئاڵێمەڵم هەستیارترین قۆناغی دووگیانیەکەیەتی چونکە ئەو فترەیە پێی ئەوترێ فترەی دروستبوونی ئەندامەکانی لەشی مرۆڤ یعنی هی مناڵەکە قەزدم هەموو ئەندامەکانی لەشی مناڵ هەتا 8 هەفتە بۆ 9 هەفتە هەمووی تەکوین ئەبێ هەمووی دروست ئەبێ ئەو کۆ ئەندامی کە بمێنێتەوە و گەشەی بەردەوام بێ کۆ ئەندامی مێشک و دەمارەکە هەتا 2 ساڵ دوای لەدایکبوونی مناڵەکەش گەشەی بەردەوامە کەواتە ئەبێ دایک لەو سێمانگەی یەکەمەوە بیزاد لە دوای سێ هەفتەیە زۆر ئیهتیمام با بە خۆی بەبێ پرسی دکتۆر هیچ عیلاجێک و دەرمانێک نەخوا چونکە وەکو وتم ئەو دەرمانانە کە بەکارێنێ تەئسیرە کاتە سەر دروستبوونی ئەندامی مناڵەکەی تووشی تەشەوە هاتەکە و چین ئەو دەرمانانە بە تایبەتی ئەو دەرمانانی کە بۆ نەخۆشی دەرونیەکان بەکارهێنرێ ئەبێت بە ئیستیشارە لەگەڵ دکتۆرەکە ینی استیشاری پێ بکە بۆی بگۆڕێ و ئەو دەرمانانی کە بۆ خۆتدا بەکارهێنرێ ئەوانە ئەبێ زۆر وریابی بەعزێ دایکمانەیە نەخۆشی دڵیانەیە لەسەر وارفارینن ئەوانە ئەبێ حەساسن و نابێ بە هیچ شێوەیەک لەگەڵ مەسەلەن کەسی ترا مزنجاری وا هەیە دایکەکە مناڵێکی تووشی حادیسەکەی با ئەی با بۆ خەستەخانە ئەشعی بۆگرێ بێ لە ئەشعە دوورکەوێ ئەبێ لەو کەسانی کەوا ڤایرەسێک ئەگرن وەکو دڕکەومێکتە ئەبێ لەوانە دوورکەوێتە چکە ئەو فترەیە ناسکترین فترەیە و ئەبێ لە هەندێک خۆراکیش خۆی بە دوور بگرێ دکتۆرە زۆر باس لە ڤیتامین ئەی دەکرێت لەو ماوەیەدا هۆکارچێکەوە دەڵێن خۆتان لە ڤیتامین ئەی بە دوور بگرن و لە خواردنوانی کە ڤیتامین ئەی تیادا زۆرە خۆی ڤیتامین ئەی یەکێکە لە ڤیتامینە گرنگەکان بۆ لەشی ئافرەت و بۆ تەکوینکردنی ئەندام و خان و شانەکانی ئەو مناڵی کە لە سکی دایکیاتی بەڵام ئێمە ئەڵێن لە حەدی پێویست نا چونکە ڤیتامین ئەی کە لە بە زۆری لە جگەری حەیوان و لە جگەری پەلەوەرەکانە هەیە ئەبێتە هۆی ئەوەی کەوا مناڵەکە تەشەوهاتی تیا دروستەکات لەبەرەوە نابێ بە هیچ شێوەیەک بە ڕێژەیەکی زۆر بخورێ ئەمە ناڵین هەر نەخورێ بەڵام ئەڵێن بە ڕێژەیەکی زۆر نابێ بخورێ تەنانەت هەندێک عیلاجیشمانەیە و کۆڕیتینۆڵ ئێستا زۆر باوە ئەو دایکانی کە بەکارهێنرێ بەکارهێنێ بۆ زیبکە بەڵێ ئەوەش پێویستەکە دایک لی بە دوور بێ و هەنە جار دایکەکە بەکاری هێنا و هێشتا دووگیان نەبووە مەسەڵەن 3 مانگ 4 مانگ ئەو حەبێ بەکارهێناوە ئەبێ کۆتایی بەسکەکەی بێنێ چکە ئەبێتە هۆی کۆڕانکاری لە شەویلکە و لە ڕووی مناڵەکە حاڵەتێکمانەیە پێی ئەوترێ دووفاق بوونی لێو ئەگەر بزانی لێوی کەروێشکی پێڵێ ئەوە بەهۆی زۆری ڤیتامین ئەیەوەیە لەبەرەوە ئەبێ لە جگەری حەیوان و جگەری پەلەوەرەکان بە زۆری
زۆری خۆی دوور بخاتەوە ماسی زۆر گرنگە بەداخەوە کاڵێن نابێ ئافرەتی دووگیان ماسی بخوا ماسی یۆدێکی زۆری تایە زۆر باشە بەڵام هەندێک جۆری ماسی هەیە سەرچاوەکەی نازانی چییە بە تایبەتی ئەو ماسیانی لە دەریا گەورە و بەحیرە گەورەکانە پەروەردە ئەبێ ئەوە مادەی مێرکەری زۆرتیایە ئەو مادە مێرکەریە تەسیر دەکاتە سەر دروستبوونی ئەندامی ناڕێکی کۆرپە لەبەرەوە ئێمە بەدای کەڵێن ئەو ماسی کە لە ئێستا لە وڵاتی خۆمان هەیە سەلامەتە ئەتوانی بیخوا بەڵام ماسی لە قوتو نراو ئەوانی لە قوتوایە چونکە نازانی سەرچاوەکەی چیە لەوانەیە لەو ماسیانە بێ کە لە بحیرە گەورەکانە پەروەردەکراوە ئەبێت نەیخوات و خواردنی زۆر کۆن نەخوات ئەوانی کە زۆر ئەمێنێتەوە بە تایبەتی لە ڕیستۆرانتەکان و کافێکانە ئەمێنێتەوە بۆ 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژ ئەو خواردنانە نابێ بخوات چونکە هەموو جۆرە بەکتریایەک خواردنێک کە مایەوە خۆ دەزانی هەموو جۆرە بەکتریایەک مەعەڕەزە بۆ ئەوەی گەشە بکە یەکێک لەوانە بەکتریای لیستریایە کە ئەبێتە هۆی لیستریۆسس ئافرەتەکەەوە هەستەکە بێهێزە بێتاقەتە پەتایەکی بەسیتی کردووە کە ئەبینی ئەڵێ وڵا مثلن پێشی هەفتەیەک لە ڕستۆرانتێک خواردنم خواردووە خواردنەکەی کۆن بووە بێتە هۆی لە باشچوونی مناڵەکە دکتۆرە ئێمە باس لە چاودێری قۆناغەکانی دووگیانیەکن لە ڕووی تەندروستیەوە ئەبێم پرسیارم من لە توێژەرێکی کۆمەڵایەتیە دەرونی بکەم بەڵام دڵنیام لای تۆش وەڵامەکەم دەسەکەوێت هەر پزیشک ئەبێ چاودێری ئەم دایکە بکە یان هاوسەرەکەی و دەوروبەرەکەشی لە ڕووی دەرونیەوە دەبێت چاودێری ئەم خانمە دووگیانە بکەن گرنگە ئەمە یەک دووەم لەوانەیە سەوە ئافرەتانی بەتەمەنن جویان لەم قسانێ جەنابەت بێ ئەڵێ ئێمە لە لادێ بووین و کاریشمان کردو و ئەمانەی دکتۆرە باسیەکە هیچیشمان نەکردو و کۆمەڵە مناڵی باشیشمان خستۆتەوە وایە ڕاستە چاودێریکردنی دایکی دووگیان لایەنە پزیشکێکی پێویستەکە پزیشک چاودێری بکات چونکە هەندێک شت هەیە پزیشک ئەزانێت کە ئایا ئەم شتا سوودی بۆ دایکەکە هەیە یان بۆ مناڵەکە هەیە یان زەرەری هەیە بۆ هەردووکیان بەڵام لایەنە دەرونیەکەی پێویستی بە چۆن ئێمە بە ئینگلیزی پێڵین سایکۆلۆجیکال سەپۆرت یعنی پاڵپشتێکی دەرونی باش بە دەرەجەی 1 لە لای هاوسەرەکەیەوە و بە دەرەجەی 2 لەلایەن چواردەورەکەیەوە لەو ماڵەیە کە ئەژی چێ لەگەڵیایەتی سەپۆرتێکی باشی بکەن هاندانێکی باشی بکەن چونکە بتەوێ و نەتەوێ بەهۆی بەرزبوونەوەی 2 هۆرمۆنەکە پێی ئەوترێ ئیسترۆجین و پرۆجسترۆن بە تایبەتی لە 3 مانگی یەکەمە ئافرەت بە قۆناغێکی هەستیاری زۆر ناسکات تێپەڕەبێ لە قۆناغی دووهەما 3 مانگی دووهەم باشترە من دایمەن ینی لە قۆناغی دووەم پێڵم بە ئافرەتەکانم ینی ئێستا تەواو ینی سکەکەت جێی خۆی گرتووە هیچ کێشەیەکرد نییە عادەتن لە ڕووی دەرونیشەوە دایکەکە مرتاحترە بەڵام لە 3 مانگی یەکەمەوە بەهۆی ئەوەی کەوا جاری وە هەیە مناڵەکە لە 3 مانگی یەکەما لە دەست ئەیە دایکەکە و لە دەستدانی مناڵ لە 3 مانگی یەکەما زیاترە وەک لە 3 مانگی دووەمە دایکەکە ترسی ئەوەی تایە کە ئایا لەم 3 مانگا مناڵەکەی لە دەست ئایاننا دایمە بە قەلەقیەوەی دایمە بە سترێسەوەی ئەگەر یەکێ دایمە سەپۆرتی کە دایمە پشتگیریکە ئەو مەرحەلەتی ئەپەڕێنە لە 3 مانگی دووەمە ئەو سترێس و قەلەقی نامێنێ و لە 3 مانگی سێمە باشتر خۆی ئامادە ئەکا بۆ پرۆسەی مناڵبوون و منابوونەکەی چاو بەشی دوین پرسیارەکەی کە کردم باسی خانمە بەتەمەنەکانم کرد هەست ناکەی ئێستا کچانی ئێستا خانمانی ئەم سەردەما ینی تۆزێک تیان پەڕانوە لەم بابەتی با بڵێن خۆ پارێزیوێن لەوە چێ دەستنایەتە پەرداخی یان ئیشێکی سادی ماڵەکە نەکا وەڵامە چی خانم دووگیانە ئەزانی چی پرۆسەی مناڵبوون لە 100% پرۆسەیەکی نۆرماڵی فیسیۆلۆجیە بەداخەوە هەندێک کللتور هەیە لای خۆمان ئەڵێ خێزانەکەم نەخۆشەڵێ چیاڵە مناڵی بووە خێزانەکەم نەخۆشە چیاڵە وەڵاسکی هەیە بوون دووگیانی نەخۆشی نییە پرۆسەیەکی لە 100% نۆرمال و فیسیۆلۆجیە یعنی ئەگەر هات و تۆ بە شێوەیە ستێپەکان بە شێوەی ڕێکوپێک بکەی 3 مانگ پێش ئەوەی کە دووگیان بوو خۆت ئامادە بکەی لە 3 مانگی دووەم و یەکەم و دووهەم و سێمە چۆن بزانی ڕێگاکانی خۆپارێزی بکەی لە 100% بێتەڵم پرۆسەیەکی یعنی تەواو فیسیۆلۆجی و نۆرمالە لەبەرەوە پێویستی بەوە نییە ئەگەر دایکی دووگیان بێ لە ماڵەوە داینی لەسەر کورسێک بڵێ ئەمە دووگیان ئەبێ خزمەتی کەین ئەبێ پێنجەم نانی بخەینە بەردەست نابێ بجوڵێتەوە نا بە عەکسەوە هەتا دایکەکە بجوڵێ سترێسی کەمترە بێت هۆرمۆنی خۆشبەختی بۆ ئەڕێژرێت و
دەورەی دەمەوی خوێنی سەری ئەبێت خۆن زیاتر ئەچێ بۆ مناڵەکەی بۆ وڵاشەکەی و زیاتر هەست بە مرتاحیەکە لەبەرەوە من هیچ لەگەڵ ئەوەیان نیم کە دایک ئەگەر دووگیان بێ ئەبێ لە ماڵەوە خزمەت بکرێ بەعکسەوە ئەبێ ڕۆژانە چۆن ئیشەکانی خۆی جێبەجێکرۆ هەر ئاوە هیچ شتێک نەکەمکە نەزیادکە ئیلا بەعزی حاڵەت نەبێ کە لێی ئەگرینەوە بەتایبەتی ئەوانەی کە مەسەلەن تەریخی ئەوانێ چەند مناڵێکیان لەبار چووە ئەوانە مدەتێک ئیسراحەتیان پێین ئەو حاڵەتی جیاوازە دکتۆری تایبەتەکەی خۆی پێی ئەڵێ ئەگەرنا پرۆسەی دووگیانی پرۆسەیەکی تەواو تەبیعیە و هیچ فەرقی نییە لەگەڵ ئافرەتێکە کە دووگیان نەبێت چۆن نەتوانێت ئیشکاری ڕۆژانی خۆی بکاویش دەتوانێت ئیشکاری ڕۆژانی خۆی زۆر باشە لە کاتێک کە مامانە ئەمە گرنگترین پرسیارەکان بکەم جوڵەی مناڵ لە چه کاتێکدا دەست پێ دەکات و ئەگەر دایک هەستی بە جوڵەکەی نەکرد کی مەترسیدار ئەبێ بۆی سەردانی پزیشک بکات بەڵێ عادەتەن جوڵەی مناڵ لە دوای 16 بۆ 18 هەفتەوە دەست پێەکە لە بیدایەتەوە جوڵەکە هەیە بەڵام دایکەکە هەستی پێناکە لە بیدایەتەوە یعنی لە پێش 16 هەفتە بەڵام بە هیچ شێوەی دایکەکە هەستی پێناکە بەڵام کەسکەکەی ئەبێ بە 16 بۆ 18 هەفتە وردە جوڵەکانی هەست پێکە حتا تقریبا ئەکاتە 24 ینی ئێمە حتا 24ش بە دایکەڵین ئەگەر هاتوو جوڵەی مناڵەکەت هەست پێ نەکرد یعنی حساب کە نۆرمەڵە بەڵام لە دوای 24 هەفتەوە ئەگەر ئەم مناڵە هیچ لە دسکی دایکیان نەجوڵە ئەبێت ئەو دایکە سەردانی پزیشکی پسپۆر بکە بۆی بزانێ هۆکاری نەجوڵانەکەی چییە و عادەتەن با بڵێن لە کاتێک بۆ کاتێکی تر جیاوازە لە کاتی مەسەلەن بەیانیانە جوڵەی مناڵ زۆر کەمە لە نیوەڕۆیە تۆزێ جوڵەکەی باشتر لەوەی بەیانیانە لە ئێواران و لە شەوا کە ئیسراحەتە و دایکەکە پاڵەکەوێ جوڵەکانی زیاترەکات و حتا بە با بڵێن شقڵی دانیشتنی دایکەکە ژوایە لە کاتی ڕۆشتنە دایک کەس بە جوڵەی مناڵ ناکات باشە یان لە کاتی جوڵە و ئیشکردن و قاپشتن و بە پێوە بێ ئەوانە جوڵێ بەس لە کاتێکە کە پاڵەکەوێتە سەر پشت و ئیسراحەتەکە هەستەکە جوڵەی مناڵەکەی هەیە و عادەتەن کووتمە تا 24 هەفتە طبیعیە بەڵام لە 16 بۆ 18ەوە دەست پێکە ئەمەش لەو دایکانی کە کەم جاریانە سکیانە بێ زووتر هەست بە عەفو درەنگتر هەست بە جوڵەکەکە بەس ئەوانی دووهەم و سێهەمیانە زووتر دایکمانێ مەسەلەن لە 15 هەفتەوە لە 16 هەفتەوە دەست بە جوڵەی مناڵەکە دایکی شێ لە دوای 23 و 24 هەتا 24 بە طبیعیدانی لە دوای 24 ئەگەر نەبوو ئەبێ بگەڕێ بە دوای هۆکارەکەیە بۆی بزانێ هۆکاری نەجوڵانەکەشی چییە و ئەبێ بەردەوام متابعەشی بکە بۆی بزانێ ئایا جوڵی مناڵەکەی طبیعیە یان طبیعی نییە زۆر باشە لە قۆناغی سێمی دووگیانیدا سێهەفتەی کۆتایی دووگیانی لەم قۆناغەیە چ شتێک گرنگە بۆ دایکان و پێویستە چۆن ئاگاداری خۆیان من چ لە ڕووی جوڵەوە بێت یاخود هەنێ دایکێ گرنگی زیاتر ئایا بە وەرزشکردن لەو ماوەیەدا ئەمانە چۆنە بێ ڕێک بخرێت طبعا سێمانگی سێهەم هەموو سێمانگیەکان سێمانگی یەکەم سێمانگی دووەم سێمانگی سێهەم هەر سێکیان مەرحەلەی هەستیارن بەس وەکوت مەرحەلەی سێمانگی یەکەم زۆر هەستیارن سێمانگی سێهەمیش زۆر هەستیارە لەبەروی ئافرەتەکە ئەکاتە پرۆسەیە کە پێی ئەوترێ مناڵبوون ئەبێ خۆی ئامادە بکا بۆ مناڵبوون یەکەم شت ئافرەتی دووگیان ئەبێ کە گەشتە کۆتایی سکەکەی ئەبێ ئەوە بکاتە مێشکی خۆی کە بە هیچ شێوەیەک بە عەمەلیات مناڵی نەبێ بەداخەوە کە ئێستاواڵێ من دوێنێ لە چالاکیەک بۆم ڕێژەی مناڵبوون بە نەشتەرگەری لە 176 تێپەڕانوە زۆر بەداخەوە کە ئەم ئامارێکی زۆر ترسناکە و ئەبێ یعنی ڕاستەوخۆ ناڵین هێڵی سوورە چکە هێڵی سووری تێپەڕانوە ئەبێ ڕاستەوخۆ ئیشی لەسەر بکرێت چکە ڕێکخراوی تەندروستی جیهانی پێمانەڵێ ڕێژەی مناڵبوون بە ڕێگای نەشتەرگەری پێویستەکە لە بینی 15 بۆ 20 بێ ئێستا لە کوردستان ئەو ڕێژەیە چۆتە 75 مەترسیەکانی نەشتەرگەری زیاترە بەڵێ مەترسیەکانی نەشتەرگەری دووقات و سێقات زۆر یەکێ لەو مەترسیانی کە ئێمە زۆر لێ ئەترسین ئەوەیە فسیۆلۆجی جسمی ئینسان وایە لە هەر شوێنێکە بڕاوی و دوورینەوە هەبێت ئێمە کە عەمەلیات ئەکرێ ڕەحمی ئەبڕێت ئەو شوێنی عەمەلیاتە پێی ئەوترێت سکار بە ئینگلیزی یعنی شوێنی برینەکە بەڵێ بۆ حەملی دواتری وێڵاشی مناڵەکە ئەچێ لەسەر ئەو سکارە جێگیر ئەبێ یعنی ئەچەقێنرێ کە لەسەر ئەو سکارە جێگیر بوو چەقێنرا ئیتر ئەو ژنە مناڵی دووهەمی نابێ بە تەبیعی ئیلا مناڵی دووەمیشی ئەبێ بە عەمەلیات بەوەی ئێمە ئەترسین لە عەمەلیات لەبەر ئەوە یەکێک لەو خاڵە گرنگانە کە ئەوەیە ئەبێ دایکەکە
بە هیچ شێوەیەک ئەوە نەخاتە مێشکی خۆی کە بە عملیات مناڵی بێ ئەبێ بە تەبیعی مناڵی بێ ئەمە یەک دوو ئەبێ خۆی ئامادە بکە بۆ پرۆسەی مناڵ بوون جوڵە زۆر مهمە لە سێمانگی کۆتاییە لە هەموو سێمانگەکانە سێمانگی یەکەم سێمانگی دوم سێمانگی سێم جوڵە شتێکی تەبیعیە وەرزشکردن شتێکی تەبیعیە بەس وەرزش مناڵە یاری ئاسم بکە بەس جوڵەی ڕێکردنی ڕۆژانە ئێمە دەیمە بە ئافرەت ئەڵێین لە هەفتەیەکە 3 جار جاری 45 دقه بۆ سەعاتێ بەس بڕۆ 3 جار یعنی هەفتەکە 7 ڕۆژە ڕۆژناڕۆژێک بڕۆ جاری 45 دقه بۆ سەعاتێ بەڵام ئەو ڕۆژتنە نابێ نەبزی بەرزکاتەوە نابێ پلەی گەرمی لەشی بەرزکاتەوە و نابێ هەناسەدانی زیاکە چکە کە چووە ئەوە تاقە ئەسووتێنێ تاقە سووتانیش بۆ کاتی دووگیانی نابێ ئەبێ پێش ئەوەی کە دووگیان بێ و ئافرەتە تاقە بسووتێنێ و ئەگەر بێوێ کێشی خۆی دابەزێنێ بەڵێ لە بەرۆڵێن ئەو سێ خاڵە نابێ بکە ئەگەر هات و هەستە بۆ سێ خاڵەکەت بەدانیشی ئیسراحەتکی بەرە وەرزشکردن زۆر مهمە شوێنی گەرم و حەمام زۆر مهمە کە بیکات و لەگەڵیشیا ئەبێ چواردەورەکەی سەپۆرتی بکات بە تایبەتی هاوسەرەکەی و بۆ ئەوەی پرۆسەیەکی مناڵبوونی سروشتی و دەستکردی هەبێت زۆر بەڕێز پرۆفسۆری یاری دەدەر دکتۆرە گۆنا عوسمان فارس پسپۆری نەخۆشەکانی ژنان و مناڵبوون یاخوا بەخێر بیت دەست هیوادارم سودێکم گەیاندی بێت